تەمەنەکەی هەرەوە نەبوو خوا ئەو مای پێبەخشی بوو ڕۆژێ پێشەوە تۆزێ ناساک بوو بردیان بۆ خەسەخانە نەخۆشیێکی دڵی لەگەڵا بوو ئەحمەی برام خوا بووی کە تر یارمەتیان نەیە بەڕاستی دکتۆرەکان نوێ یارمەتیان نا بەڵام پێویستی بە جیازێک بوو ئەو جیازیان بۆ دانەنا ئەوە ئەمڕۆ ئەمری خۆی کردو لەبەرەوەی تەلەبێت چاوەڕاکە ڕۆژی هونەرمەندێک بڕە وەسێتت چێ دوای خۆ چی لە کارە هونەرەکانە بکرێ هیچ وەڵا هیچ کە تۆ کەسێک نەبێت کە تۆ دەسەڵاتێک نەبێت ئەرشیفەکانە کۆکات تۆ لە ژیانە حورمەتی لێ ناگرێت دوای مردنێ چی بۆ بکە وڵای یعنی هەرچیەک بڵێم شتەکە لە بەرچاوە ینی چی بڵێم هیوادارم نەک بەتەنگ هونەرمەندەوە بەتەنگ هەموو کەسایەتێکی جوان شەر نیارە هونەرمەند هەموو کەسایەتێکی جوان حەقە بەتەنگیەوە بن و بەرەو ڕووی بڕۆن و خزمەتی بکەن هەتا ماوە لە ژیان بەڕاست.